هیچ کات بووە لەسەر قەڵات وەستابێ ڕۆ و هیچ گەڕەکێک؟ لەناو قەفەسی سنگدا هەر کەسە و ناوێک بەخێو دەکات. هەمیشە ڕێزی ئاینی ئیسلام گرتووە و پێم وایە کولتوری ئێمەیە. هیچ شیعرێکت هەیە بۆ کچەکانت؟ دوو چاڵی بچوو لە ڕوومەتت پەیدا دەبن. ڕێک دەڵێ پەنجەی دایکمە لەسەر کولیچەی جەژن. ئەزمەڕ و سەرچناری سلێمانی. باولێرێکی خۆش قسە دەکەی. زۆر سپاس دەکەم، زۆر سپاس دەکەم. لەزت لێ دەبینم بەڵێ. هەستی شاعیر لە چیەوە سەر هەڵدەدات؟ لەوە دەگەم لەبەرەوەی ئەمن هەر لە ئەساسدا شعرم بۆ شاعران نەنووسی. نووسەری ئێمە عیناری دەکا لەوەی بچێتە ئاستی خوێنەرەکانی. وەک چۆن جەمەدانیم خۆش دەوێت بۆ جلی بابمە، من ناکرێت دژایەتی جەمەدانی و پەچەی داخم پێم ناکرێت. پرۆگرامی چیرۆکی من بەم زوانە چاوەڕوان بن.